زیاتر قسە دەکەم بەڕێز ئارام دهۆکی نووسەر و چالاکوان لە شاری کالگێری کەنەداوە لەگەڵم دەبێت. بەرز ئارام، من لە میوانەکانی پێشووتریشم پرسی کامان جێران لەبارەی ئەم هێرشانەوە چییە، بۆچی هەرێمی کوردستان دەکاتە ئامانجایە هەرێمی کوردستان دەتوانێت هەڵوێستێکی بەرامبەر بەم هێرشانە هەبێت، چۆن دەتوانێت هەرێمی کوردستان بپارێزرێت لەم هەڕەشانە؟ gelek spas jî hevxemiya xwe diyar dikim beraber ewan şehîdên Evrîka li herêma Kurdistanê hevlêra paytexta Dînedan. Ez bawer dikim dergehê êkê hebît Emerîka li Rojhilatê Navêrast bo danana pêxo û beriya niho jî herdem mosa bîr kiriye ve û cihê peydabûna demokrasiyetê li wê deverê hinê ew cihe. Ji ber hindê jî ez wê bawerê dame ew ne hezên peydabûna herêmek demokrasî ser bi nemayê mirovatiyê parêzîtin. Ez bawer dikim ew layenên dijî bîroka demokrasiyê ke Emerîka serpereştiya wê diket an jî li gel Ewropa hevpeymanin dixwazin wê sîstema nîmçepê gihiştiya demokrasiyê li wê dirkê nehêlin. Ji ber hindê jî berdewam em dibînin ku cihên ser Îranê ve ev ê hewlê didin û herdem Kurdistanê û paytextê wê hewlêrê dikene armanc. بەڵێ بەڵام حکوومەت عێراق لە بەرامبەرم هێرشانە هەم لە پێشووترداوە لە ئێستاش تا ئێستا بێجەنگ بووە و هەڵوێستێکی لەو شێوەی نەنواندەوە بەرامبەر بەم پێشێرکانیارێکە لە سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان دەکرێت. بۆچی عێراق بەم شێوازە هەڵوێستەکانی سست و لاوازن؟ ئەمە بەرپرسیارەتی لەسەر عێراق نییە کە بەرامبەر بەم هێرشانە بۆستێتەوە و ڕۆڵێکی زیاتری هەبێت؟ بەڵێ ez divê bawerê dame ji ber ku dewleta Iraqê taybetî hikûmeta naverast yan ku ya li paytextê ya li Bexdayê dibin du fişara daye. Êkê li bin fişara Îranê ye rastexo ya dî jî li bin fişara wan hêzên ku di nava Îranê da ke Îranê rastexo fişar ser wan heye û peywendî digel wan heye. Ji ber hindê jî wekû eger hebin jî ku bivên ev karane ênekirinê dijî dewleta Iraqê yan Kurdistanê ke jî beşeke Iraqê wekû destê bin beriye yanî bilivînin dê xirabtir dêdin. Lawaziya hikûmeta Iraqê ya merkezî welê kiriye ku neşit diristahî çi berxurdek وصاش هجی دجی وان هلشا انجام بداتن. جبر هندی جی یعنی یا سستا الویکاری یا سستا چونکو بچه بنوان پیتان وایه که ایران لم گوشارانه چی دستکوید اگر هرمی کردستان کات آمانج اگر هزکان امریکا لنه عراق و شونکانی دیگه بکات آمانج جگلو که پیامک با امریکا دنیرید دستکوتکانی بو ایران چی دبیت ل درج مدادا؟ إيران وصل لكردستان دفكريتن كو لاينك سر بيجين سر روش أغاوة آنجي بسر أمريكا و آن سر دولات أوروبا دهز راودا أوه كو كردستان أولا دست خدا گر ویلای جبر هندی جو وصل هزر دكاتن أگر بيتو كو اوی پارچا کو گلوان دایه اگر لاواز بکتن آن بخیتن بوی سرکفتنه که دناوا پیمانی خوی نف دولتی دا. باشە بەرەزارم لە هەرێمی کوردستان و هێرشانی کە شەوی ڕابردوو ئەنجام دراوە لە هەولێر خەڵکی سڤیل شەهید و بریندار بوون، زیان و زەرەرێکی زۆریش بەر شاری هەولێر کەوتووە لەو شوێنانەی کە موشەکە ڕاستەی هەولێر کراون. بەڵام تا ئێستا ئەوەی کە هەیە ئەمریکا دەڵێت کە بە دوواداچوون بۆم دۆخە دەکەن. ئایا پاراستنی گیانی خەڵکی سڤیل لە هەرێمی کوردستان لە ستۆی کێ و بەرپرسیارەتی ناکەوێتە سەر کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەلایەکی دیکەەوە عێراقیش بۆچی ئەمریکا هەڵوێستەکانی بەرامبەر بم کردوانە تا ئێستا ئەوەندە لاواز و سست بووە؟ ئەمریکا بەردەوام خۆوەستا نیشان دایە و سەرکێشە دیموکراسی و سەرکێشە
پاراستنا مافین مرو و تایبەتی سیویل ئەمریکا ئەگەر بێت و vێڵاوازیە بەردەوام بکەن و پیتەی پندێ نەدەتن بۆ نمونە ئەوە کوونکە هەولێرە ڕیدایی بۆیە خەڵکی سیویل بۆیە ئامانج ئەو یعنی وەختێکی دوم درێژ دا دێوان هەواڵ و وان کەس و کەسێن کو وان ناوچەین و پشتەوانیەوەی دکەن وێش دەست بدە ئێجا ئەف خسارەتیە و بزڤڕیتەوە بۆ ئەمریکا بخۆ ji ber hindê jî pêtiviyê Emerîka û hevpeymanê wê xol van kêşeya bikin xwedan berî ku mesela tîmahî bêtin an baweriya باشە کەواتە یاسانی و دەوڵەتیەکان کەی کاری پێ دەکرێت کەی پشت بەو یاسانی و دەوڵەتیانە دەبەسرێت کە ئێستا پێشێلکردنی ڕاستەوخۆی ئەو یاسانی و دەوڵەتیانەوە بنەماکانی یاسای نێودەوڵەتی لەلایەن ئێرانەوە دەبینرێت بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەنجامی دەدات. ایران یعنی حالت خوب در باز بود یا که مثلا انتظام مافیا مرو بکتن چندین جهن جدا رجالات نوین طلا ایرانیات را همیشه خلق سیویلن بین شهید کردن و بنا قربان جبر هندی جی از باوره کم رژیم ایرانی باوری هندی ما بیتن آنجی ایلا فشار که وصلا بو بیت سر آنجی دیمایی کاتنا و رژیم اف دستاش وان کارا بردن و پێتان وایە ئەو فشارە بۆ سەر ئێران نزیکە ئەگەر ئەم هێرشانەی بەو شێوازە بەردەوام بێت بەم شێوازە یاسانی و دەوڵەتەکان پێشێل بکات و خەڵکی سیڤیل لە زۆربەی ناوچەکان کاتە ئامانج ئایا گوشارێکی وا لەسەر ئێران دەکرێت ئەگەری هەیە؟ يعني هاو كيشال رجالات نافين والدنيا انه جلك برف معقد بوني بعدين يعني تبيا بدم بريا دمك دريش اف اكهات باكرن وايران راستان بالحدكي بس با دياركو هندي وبتر دشيت ايران بتر وبتر يا فشار تخسر بيناوچه وجبر هندي از باورم دمك نزيك هم ملت ايراني هم جي دولت هف پیمان لازم هزرك الفي كي بكن هو ابي سيستم ان راكن نهلن انجي جاركا ديماي بوبيت بەڵێ زۆر جار باس لەوە دەکرێت کە کاتێک کە ئێران لەناو خۆیدا کێشێکی هەیە بۆ بەلاڕێدابردننی ڕایگشتی و پەردەپۆشکردنی ئەو کێشانە لە دەرەوەی سنوورەکانی خۆی کۆمەڵێک دەستێوەردان و هەروەها پێشێلکردنی یاسانی و دەوڵەتیەکان ئەنجام دەدات پێتان وای ئەوەی ئەم جارش کراوە بۆ بەلاڕێدابردننی ڕایگشتی لەسەر پرسە ناوخۆیەکانی ناو ئێران هەیە یاننا ئایامە کاریگەری لەسەر ئەم بابەتە هەبووە؟ بله 100% هيا ودائما بردوام جيت ديرو كده و يعني سربورا سياسية وين او كده بردوام اف ولاتن كنت كفنا بنفشارة ملت خوب و خريك جناف بچن وان كيشيات چه دكن دا ملت هو كيشت خوش بير بكنو ایدی بری و حسرا و هستا و کویت سر تشتکی لاوکی که نیوی ولاتی بخویه. بله برای زارم دهوکی نوسر و چالاکوان لشاری کالگری کندا و لگلمان بوی زور سپاس برای زارم.